بەداخەوە بۆ ڕووداوەکانی چەند ڕۆژی ڕابردووی سلێمانی و قەزا و ناحیەکانی دەوروبەری شاری سلێمانی کە مای ناڕەحەتی و نیگەرانی هەموو لایەکمانە بە تایبەتی ئێمە لە حکوومەتی خۆجێی شاری سلێمانی و ئێمە وەکو حکوومەتی خۆجێی شاری سلێمانی لەگەڵ هەموو مافە ڕەواکانی خەڵکی کوردستانی ڕاستە کێشەمان هەیە مەشاکلمان هەیە وڵاتەکەمان بارودۆخێکی سەختی دارایی سیاسی نەفسی خراپاتی ئەپەڕێ بەڵام بەڕاستی پێویستە هەموو لایەکشمان بەرپرسیارانە ڕەفتار لەگەڵ بارودۆخەکە بکەین و بارودۆخەکە وا لێ نەکەین کە مەترسی لەسەر ژیانی تاک بە تاکمان لە وڵاتەکەیە دروست بێت ببێتە هۆی تێکدانی شارەکانمان بێتە هۆی تێکدانی ئارامی و ئاسایش لە شارەکانمانە مەترسی لەسەر ژیانی هاوڵاتیان لە شارەکەمانە دروست بێت و نابێ ڕێگە بین شارەکانمان هاوشێوەی مووسڵ و شارەکانی تری لێبێت کە دوایی کەسمان تایە سەلامەت دەرناچین و هەمومان ڕوبەڕووی مەترسی و حاڵەتی ناخۆش و نیگەرانێکی زۆر ئەبینەوە بۆیە لێرەوە داوا لە هەموو لایەنە سیاسیەکانەکەین داوای لە خەڵکی بە شەرەفی شاری سلێمانی و سەرجەم قەزا و ناحیەکانەکەین کە بەرپرسیارانە ڕەفتارکەین لەگەڵ ئەم بارودۆخەیە ئێمە پار ڕۆژانە لە بەردەم پەروەردەی خۆرئاوایە خۆپیشاندان ئەکرا خۆپیشاندانێکی هێمنانە و لایەن هێزەکانی پۆلیس و ئاسایشەوە پارێزگاریان لێ ئەکرا بەڵام ئەمڕۆ ئەوەی کە ئەبیندرێت یعنی کەسێک نایە خۆی بە بەرپرسیار بزانێ بەرامبەر بە خۆپیشاندانەکان یعنی ئەبینین خۆپیشاندانەکان ئاڕاستەیەکی تونوتیژی وەرگرتووە کە بۆتە هۆی زیانگەیاندن بە هاوڵاتیان لە شارەکانە بۆتە هۆی زیانگەیاندن بە دام و دەستگاکانی حکوومەت بۆتە هۆی زیانگەیاندن بە خزمەتگوزارە ئەساسیەکانی خەڵک کە ئەمە خۆمان تایە زەرمەند ئەبین بۆیە داوا لە هەموو لایەکەکەین لە لایەنە سیاسیەکان لە خەڵکی بە شەرەف لە میدیاکارەکان لە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی کە بە بەرپرسیارانە ڕەفتار لەگەڵ بارودۆخەکەیە بکەین و ئەو هێزانی کە ئێستاش بڵاویان پێکراوە لە ناو شارەکانە تەنها بۆ ئەوەیە کە بەریەکەوتن نەبێت لە بینی هێزە ئەمنیەکانە و خەڵکە چونکە هەمومان خەڵکی ئەم وڵاتین و هەر بەریەکەوتنێک زیان بە هەموو لایەکمانەگەێنێت چ لە هێزەکانی پۆلیس و ئاسایش بێت چ لە هاوڵاتی ئاسایی بێت بۆیە ئەمە بەس بۆ ئەوەیە بەریەکەوتن نەبێت و بە هەموو لایەکمان بارودۆخەکە ئاسایی بکەینەوە و ئێمە وەکو حکوومەتی خۆجێی شاری سلێمانی و جەنابی دکتۆر هەڤاڵیش پارێزگاری سلێمانی لەسەر خەتین و بەردەوام لە پەیوەندیان لەگەڵ لایەنە سیاسیەکانە لەگەڵ سەرجەم و دەستگاکانی حکوومەتە لەگەڵ سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانە کە بە هەمومان کارێ بکەین بارودۆخەکە ئاسایی بکەینەوە هێمنی بگەڕێنینەوە بۆ شارەکان و ژیانی ئاسایی خەڵک جارێکی تر دووبارە بێتەوە لە شارەکانە و ژیان ئاسایی بێتەوە بە هەمووشمان چیمان پێ بکرێت بۆ چارەسەرکردنی کێشە و گروگرفتەکانی موچە کێشە و گروگرفتە خزمەتگوزاریەکان کێشە و گروگرفتە سیاسیەکان هەمومان بەیەکەوە بە یەک دەست ڕوبەڕووی حاڵتەکە بینەوە بەڵام تکایە با کارێک نەکەین دوایی کەشتەکان لە دەست هەموو لایەکمان دەرچێ و هەموو لایەکمان بینە سوتەمەنی و زەرمەند بین لە بارودۆخە.